حەزی لە خزمەتکردنی خەڵکو چونکە ئەم بەڕێوەبەری بانقی شارە زۆر بوو هەر حەزی لە خزمەت و ئەوانەی خەڵک بوو تقریبا ساڵێک لەمەوە پێش وەزعێکی گورچیلێ بە دروست بوو لە وەزعی گورچیلەکەیەوە چارەسەری بۆ کرا سوپاس بۆ خۆی گەورە لەم دوایە بە حکمیەوە کە چوە ناو خەڵکەوەوانە چەند دکتۆر بە پێی تعلیمات و ڕێنمایەکانی دکتۆر نەجوڵاوە لەبەر خزمەتکردنی خەڵک ئەم هەریە کاگەرێمە ئێمە لە دوای ئەوە کە تووشی ئەو گورچی لە گۆڕی نوشتەمان بۆ کرد و دەوری دوای سێ مانگوانە بە پێی تعلیماتەکە هەنێ وردەکاری دکتۆرشی جێبەجێ نەکەم عالەسەف دوای چوە ناو خەڵکەوەیتر لە ناو ئەو تەماسی خەڵکەوە تۆزەی ڤایرۆس شتی وەرگبوو مەوزوعی سیەکانی وە دروست بوو هۆکاری چی بوو کە ئاچوە ناو خەڵک بۆچی هۆکاری ئەو حەزی لە خزمەتکردنی خەڵکو چونکە ئەم بەڕێوەبەری بانقی شارە زۆر بوو هەر حەزی لە خزمەت و ئەوانەی خەڵک بوو کەی زەرعی بۆ کرا زەرعی گورچیلاوە دوای ئەوە بارودۆخی چۆن پار زەرعی گورچیلەکەی بۆ کرا وردە بە تەجری وردە باش بوو ئیتر لەم دوایە کە پارێزگاری لە خۆی نەکە تووشی ئەم ڤایرۆسە بۆ نەوە ماوەی چەندێک مایەوە لە نەخۆشخانەوە هۆکاری ئەم نەخۆشی دوایی چی بوو هۆکاری ئەم نەخۆشیە و ئینتیاباتی خوێنی بۆ دروست بوو ڤایرۆس دای لە سیەکانی تقریبا دەوری حەفتەش لە خەسخانە ماوە لە نەخۆشخانەی شوێ بوو کەی کۆچی دوای پێشا لە نەخۆشخانەی ئاسیانیەوە دەوڵەتی بوو دوای بردوانە خەسخانەی شار ئەم بەرەبەیانی ئەم شەو سەعات تقریبا دەیگەرەک و بۆ پێنجەمری خۆی کرد دوانە خۆشیتان بێخوا کاکەرێم خێزاندار بەڵێ خێزاندارە سێ کچێیە کوڕێکشیە دەست شاو خۆش دوانە خۆشتان هەتا تەنانە یەکێ کوڕێکی ناوی کاکە شکاکە دراوسێ من هەم دراوسێشمەوە مامۆزاشمە زۆر جارات بۆ لامی مەحالەسا پێوتمەوی کاکەت لێرکەی باوکو بێتەوە هۆکاری چی بوو ئەو هەموو خەڵکە بەدەم کاکەرێمەوە بوون لە مەراسیمی ناشتنەکە خۆی دەلالە لە خزمەتەکە و خۆی بە خزمەتکاری ئەو خەڵکە زانی هەرێم بە تەنیای ئێمە نەبوو هین عامی بوو نەک بە تەنیای شارە زۆر بوو بگرێت لە دەروی شارە زۆر خزمەتی خەڵکی کرد ئیشی خەڵکی ڕاپەڕان لەگەڵ هەموو بەنقەکانی کات تەفاومیە بۆ گرفتی دروست بواە لەگەڵ کەسێکی بەنقا بەڕاوێژ بە حیوار بە گفتوگۆ دانیشتن کێشەکانیان حەلە کرد دوانە خۆشتان بێ بۆ خۆتان زۆر سپاس بۆ جەنابتان بەڵێ ئەوەی گوێبستی بوون وتەی ئامۆزای خوا لێ خۆش بوو کاکەرێم حەمە ساڵح بەڕێوەبەری بانکی شارە زۆرە لە ساڵی 2010ەوە بە دووەم بەڕێوەبەری بانکی شارە زۆر دەست بەکار بووە و لە تەمەنی 42 ساڵیدا بەرەبەیانی ئەمڕۆ کۆچی دوای کرد کاکەرێم خێزاندارە و 4 مناڵی هەیە ئەمە ئەو بڵێم ئەو هاوڵە ئەو جۆش و خۆشەی هاوڵاتیان کە لە قەزای شارە زۆر لە مەراسیمی نوێشکردن لە سەر تەرمەکەی و ناشتنی تەرمەکەی لە گۆڕستانی زەڕایان دەبینرا هۆکاری ئەو بوو کاکەرێم بەدەم سەرجەم هاوڵاتیان و موچە خۆرانی بانکەکەیەوە بوو بە هاوین فێنکەرەوە و ئاوی بۆ خانە نشینان و ئەو هاوڵاتیانە دابین دەکرد کە لە بانکەکەیان موچەی وەردەکردووە جگەلەوەش لە زستاندا ئاگری بۆ ئەو خانە نشینانە دەکردەوە کە بەرەبەیانی زوو دەهاتن بۆ بانکەکەی و موچە وەردەکردن کاکەرێم وەک خۆیان دەڵێن نەک لە خێزانەکەی ڕۆیوە بەڵکو لە تەواوی شارە زۆر ڕۆیوە ئەوە تەواوی زانیاریەکان بوو لە سەر کۆچی دوایی هەرێم حەمە ساڵح بەڕێوەبەری بانکی شارە زۆر